یاسا ئەندامی دادگای هێزەکانی ئاسایشی ناوخۆ. هەڵبژاردننی یانەکانی شاری سلێمانی بەردەوامە و یانەی پێشمەرگەی سلێمانیش بە زۆرترین ئەندام کە 380 ئەندام بوو دەنگیاندا و یانەی بەختیاریش دوای مۆڵەت وەرگرتنەوەی وەک یانە دەنگدانیان ئەنجامدا. لە هۆڵی یانەی پێشمەرگەی سلێمانی جگە لە ئامادەبوونی سەرۆکی یانە هەڵبژاردن بۆ یانەی پێشمەرگەی سلێمانی بەڕێوە چوو بە بەشداری 380 ئەندام کە تەنها 305 ئەندامیان ئامادەبوون. لە دەنگدانەکەدا 12 کاندید کە تەنها دانەیەکیان لە پرۆسەکە دەکرات دەرەوە دەنگدان دەستی پێکرد. دوای نزیکەی 5 کاتژمێر دەنگدان لە کۆتاییدا هەر یەک لە شێخ جەعفەر و محمود ئەحمەد و هۆگر محەممەد و کەلس و محەممەد و موسا ڕەوف و ئیبراهیم قاسم و شێرزان محەممەد و نەشمین محەممەد و ئەحمەد غازی بە ئەندامانی دەستەی کارگێڕی نوێی یانەی پێشمەرگەی سلێمانی هەڵبژێران و ئەسعەد ئیسماعیل و سەریاس ئەفراسیا وەک ئەندامانی یەدەگمانەوە و فواد نووریش مافی بوون بە ئەندامی وەرنەگرت. بارەت بەم هەڵبژاردنە ڕاستی یانەی وەرزی پێشمەرگە توانم بڵێم جیاوازی هەیە لە هەموو ڕێوەکە لەگەڵ هەموو یانەکانی کوردستانە. بە حکمیەوەی ئێمە دەستەی گشتیانەکەمان پێکاتوە لە یاریزانێکی زۆر بە حکمی ئەوە تیپەکانمان زۆرترن سەر ڕایتی زۆری تیپەکەمان کۆمەڵێک برادر و کەسی خاوەن کۆمپانیا و خاوەن سەرمایەدار هەیە پشتیوانی یانەکەن لە دوور و نزیکەوە ئەوە وای کردووە کە ئێمە دەستەی گشتیانەکەمان زۆرتر دەرکەوە هەرچەند ئەم مەجموعەکە هاتوون بۆ ئێرە هەر هەموو دەستەی گشتەکە نییە لەبەرەوە نەمانتوانی هەمووی ئامادەکەین بە حکمیەوە هەم کاتەکەی زۆری پێچی هەمووتمان ئەم ژمارە ئەندامانە بەسە بۆ ئەمڕژانە زۆری بەش لە هەموو شوێنێکە ئاستەنگ دروستەکە لە بەرامبەر نادی بەڵام ئێمە لە هەمان کاتە بەرنامە ڕێژەیەکمان کردووە کە بەشی ئەم تێپ نەدەین بە تیپێکی تر لەبەرەوە ڕاستە بەشەکان کەم کراوەتەوە ئەمکانێتەکە کەمترە بەڵام بە گوێرەی پێویستی پلانێکمان هەیە پلانێکی کورتخایەنیە درێژخایەنە بە حکمەوە ئێمە دامانەوە لە 1-2 ساڵی داهاتوو ڕەنگە ئێمە پێویستمان بەگرێ بەستی یاریزان نەبێت لە هیچ تیپەکانی خۆمانە. یانەی بەختیاریش دوای خۆ هەڵنەبژاردنەوەی وەک سەرۆکی یانەکە بە ئامادەبوونی ستافێکی نوێ هەڵبژاردننی یانەکە دەستی پێکرد. ئەوەش دوای ئەوەی ماوەی 6 مانگە جارێکی تر مافی بوون بەیانی بەختیاری درابوویەوە. لە کۆتاییدا هەر یەک لە ڕەفعەت محەممەد و نەجاد عەبدوڕەحمان و والی معروف و لوقمان حەسەن و سۆران حەسەن بە ئەندامانی یانەکە هەڵبژێران و دیاکۆ عەلی و شاڵە عومەریش متمانەی ئەندامبوونی یەدەکیان پێدرا. هەڵبژاردننی یانە وەرزشیەکانی شاری سلێمانی بەسەرپەرشتی لیژنێکی باڵای هەڵبژاردننی یانە وەرزشیەکان و بەڕێبەرایەتی گشتی وەرزشی یانەکان و بەڕێوەبەری گشتی وەرزشی سلێمانی بەڕێوە دەچێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.